کەوتنە خوارەوەی سێ فڕۆکەی ئەمریکی بوو لە کوێیت کە ئەندێ یعنی بوو بە نوکتەش کە لەلایەن ڕاداراتی خۆیانەوە خراوەتە خوار و ڕاداراتی کۆیتەوە لە سۆشیال میدیان دەیانوت ئەمریکا وتوێتی بە جوندەکانی کوێیت بگرن واز لە ئێران بێنن تیاری بۆ نێشتینەوە. ئەم ڕووداوە چۆن بوو بۆ سێ تایارە بەجارێ لەلایەن ڕاداراتی خۆیانەوە بە هەڵا پێکرا و خراوەتە خوارەوە؟ خۆی کە من وتم لە قاعدەی هینیاندا علی سالم الصباح تەمانە وێنانە ڕاداراتی تایە لەو کاتە فڕۆکەی ئەمریکا لە ئاسمان بوو ئەفری، بەڵام لە هەمان کات ئەوەی کە باس ناکرێت ئێران عەرزی کرد فڕۆکەیەکی جۆری 129 ببوورە 129 ئێم پەڕایەوە بە نێوونێزی کوێت. لێرە تۆ ڕادارات چییە خێنێتەوە کە ئەم ڕادارە لێدرا ڕاداری پاتریۆتت هەیە، نیزامێک هەیە لە ڕادارات پێوترێ IFF کوێت سیلاحی ئەمریکیە چەکەکانی ئەمریکیە و ئەمانەش ئەمریکین یانی عینی سیستەمە. IFF چۆن ئەڵێ هاوڕێت لەگەڵ دوژمنە خێنێتەوە لە ئاسمانە، ئەمە موشکی ئێرانە، ئەمە فڕۆکەی ئێرانە، ئەمە فڕۆکەی خۆمە. لێرە شەپۆڵێ فرێدا ریسپۆندەر بۆیە گەڕێتەوە کە ئەمە هاوڕێە ئەمریکا هەتاکو لە ناو دەریا ئەمەش بەکاردێنێتن. لێرە بزانە بووە فەوزایەک تۆ کە موشەکە تەقێنی بۆ تیارە ئەبێ فەرمان وەربگریتن کە فەرمان وەرنەگری بۆت نییە موشکەکە لەو تیارەیە بدەی فڕۆکەیە لە ئاسمان هەتاکو ئەمرت پێ نەدەن. لێرە بووە فەوزا ئەم ڕادارە تێکچوو ئەوە پەیوەندی بۆوە نەکرد یەکسەر کەوتە موشک تێگرتن. کوێت یەکان کێشەکانەوەیە لە ماوەی ئەم چەند ڕۆژە ئەمە بەرەو چوارەمین ڕۆژ سەتاسی موشکی خۆیانیان بەکارهێناوە لە چوار حیسابی ئەوە بکە یاجاتی دوو تێبگرن سێ چوار و پێنج و شەشیش تێگرن بۆ موشکە یان بۆ فڕۆکەیەک. یەکێ لەو فڕۆکانەوەی ڕاستی بێ من ڤیددیۆکە دەجان زیاتر سەیریم کرد کەوتنی ئەوە بە موشک نەبوو یەکێکیان دوانەکەی تر بە موشک کەوتن ئەوە مەشینەکەی لە ئاسمان تەقیەوە F-15ەکە لە کاتی بەرزبوونەوەیە بڵێن ئەیزانی قفڵ کرایە سەری موشک بۆی دیە ئەرفرەتل پاوەڕی فول پاڵمە ماکسیمە گۆگە و وستی بەرز بێتەوە ئاگری لێ بەرزبووە تەقیەوە لە دوا و کەوت ئەوەی کە لە ڤیددیۆ دەرچوو دوو فڕۆکەوانەکە هینەکە ئەمەیان بۆ حاڵاتە بوو. ئەمەش دەلالەتی شێوەکەوەی پێشوو کە باسمان کردووە لەگەڵ جەنابێت سیانە چاکردنەوە ئەم فڕۆکانە ئەبێ ڕابوەسێتن و دەستکاری بکەیت چاکی بکەیتەوە سیانەی بکەیت بزانی لە کوێیە فڕۆکە لە ئاسمان مەبینە کە ئەڕوا بۆ شەڕ و دێتەوە هەر ئەگەر ڕۆڵێ وەربگرێتن بەرز بێتەوە بە پشتا وەربگەڕێتەوە چی بڕغ و پەرچەیە لە جیانیا هەمووی شلە بێتەوە ئەوێ ئەمانە هەمووی سیانە بکرێتن. لەبەرەوە زەختێکی زۆرە لەسەر هێزەکانی ئەمریکا کە ئەم فڕۆکانە بەردەوام دێتن ڕینە بێتن. ئەمە شەروەکو بە جەنابتم بود دەلالەتی فەوزایە دەلالەتی ئەو کەسانن کە دانیشتوونە وا ترسێکیان لێ نیشتووە چۆن ئەڵێن بە کوردەواری خۆمان جەنابەت شوتت سەربازی کوێتی بگرن ڕاست و چەپتی ئەگرن جیاوازی ناکەن ناگەنە مەرحەلەی بڵێن تەمیز کە ئەمە هی ئەوانە ئەمە هی ئێمەیە.